پێش نیازە یاساکە بە کۆی دەنگی هەشتاندامی پەرلەمان پەسەند کرا. ئەوە یەکەم جار نییە لە هەرێمی کوردستان بە پاساوی ڕێگری لە بۆشایی یاسایی تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە، بەڵام لە ڕاستیشدا لە کاتی تەمەنی یاسایی ئەو پەرلەمانەدا ئەوەی کە ڕێزی لێ ناگیرێت ئەو یاسایانن کە لە بەرژەوەندی گەلی کوردستاندا دەرکراون. هێشتا لە چاوەڕوانی ئەگەری نەخوازرا و بەدەر لە حکمی عەقلۆلۆژیکدایە و نەگرتنەبەری بژاردەی لە وڵاتانی دیموکراسیدا پەرلەمان بەرزترین دەسەڵاتی دەوڵەتە، لەلایەک یاساکان دەردەکات و لەلایەکی دیکەش چاودێری کارنامەی حکومەت دەکات، چونکە بە پێی دەستور هەمووان پابەندن بە یاساکانی ئەو پەرلەمانەوە. لە دۆخێکی نۆرماڵی لەو شێوەیەدا نەبوونی ئەو دامەزراوەیە کۆی دەوڵەت دەڕوخێنێت، بۆیە هەر ڕۆژێکی تەمەنی ئەو دەستگای هەژماری لەسەر دەکرێت. بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دەسەڵاتی دووپارتەکەی کوردستان نەک هەر ڕێگەیان نەداوە بنەماکانی دەوڵەتداری لە چەسپاندنی سەروەری دامەزراوەکان و جیاکردنەوەی دەسەڵاتەکانیان ڕوو بدات، بەڵکو ئیرادەی ئەوەشیان تێدا نەبووە و نییە کە گەلی کوردستان بەرەو قۆناغی دەوڵەتداری ببن، بەڵکو لە چوارچەوەی سۆزە ناسیۆنالیستیەکاندا دروشمیان بەرز کردوێتەوە. ئەو دەستگا گرنگەی یاسادانانیان لە ماناو نێوەڕۆکی خاڵی کردوێتەوە، بۆیە بەردەوام کراوەتە پاشکۆیەکی دەستگا دوو ڕەنگەکەی ڕاپەڕاندن. دەنا کوا ڕێزگرتن لە یاسای سندوقی نەوت و گازی کوردستان، کوا ڕاستپاردەکانی لیژنە پەرلەمانیەکەی کوردستان لەسەر خواستی جەماوەری ڕاپەڕیوی حەڤەی شوبات، کوا چاودێری چالاکانە بەسەر گەندەڵیە گەورەکانی حکومەتەوە. ئایا جێبەجێ نەکردنی یاساکانی پەرلەمان بۆ خۆی بۆشایی ڕاستەقینەی یاسایی نییە تا ڕێگە لە بۆشایی نەبوونی دەستگای یاسادانان بگیرێت؟ زیاتر لە 9 ساڵە کۆکردنەوەی داهات و خەرجی لەم هەرێمەدا بەبێ پشتیوانەی یاسایی بەڕێوە دەچێت. ئەگەر لە کاتی شەڕی ناوخۆدا ئەو برا کوشتنیان دەکردە پاساوی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و زۆریش ئاسایی بوو ئاڵای کیمیایی و ئەنفالیش لەسەر تەلارەکەی بەرز بکرێتەوە. ئەوە لەم کاتەدا نەشەڕی براکوژی و نەشەڕی داعش و نەمەترسی گەورەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە ئارادا نییە. تەنانەت ئەگەر قەیرانی بەغداد دەکەنە پاساوی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان، ئەوە چەندەمین جارە هێنیس بلاسخارتی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بە ئاشکرا هۆشداری دەداتە دەسەڵاتدارانی کوردستان کە بەو شێوازەی بەڕێوەبردننی هەرێم کۆی ئەزموونەکەی خستووەتە مەترسی جددیەوە. بەڵام دەسەڵاتدارانی خەمساردی هەرێم هەمیشە خۆیان بەو پەسن و پێهەڵدانانەی کەسانی وەکو بێرنارد هێنری لیڤی مەست دەکەن کە ئەزموونەکەیان بە تاکە دیموکراسی ناوازەی ناوچەکە ناو دەبات. ئاشکرایە لەم ساتە مێژوویەدا ناوبرا و مرخی لە گوێزانەوەی گازی سروشتی کوردستان بەرەو خۆراوە خۆش کردووە بۆ ئەوەی لەم زستانەدا ئەوروپا لە سەرما بپارێزێت و گەلی چەوساوی کوردستانیش بۆ جارێکی دیکە وەکو چیرۆکەکەی ڕیفراندۆم بکاتەوە بە قوربانی گەمە نێودەوڵەتیەکانی بزوتنەوەی زایۆنستی.